ئەم تەوەرەمان خۆشەویستان تایبەتە بە گەنجان ئەوانەی کە دەرفەتیان نەبووە زەمینە سازیەکیان نەبووە ڕەنگە نەیانتوانی بێت درێژە بە خوێندن بدەن بە هەر هۆکارێک بێ بەڵام ئێستا خۆشبەختانە هەندێک ڕێکخرا و خۆنەویستانە شانەنداوەتە بەرەوەی کە خول بۆ گەنجان بکەنەوە هەندێک لە خولەکان ڕەنگە کەسانێک بە بێبەها تەماشایەکە بەڵام دڵنیا بن هەموو ئەو خولانی کە دەکرێتەوە توانا و لێهاتووی گەنجان سەردەخەن و تەنانەت هۆکارێکن بۆ دۆزینەوە هەلیکار بۆ گەنجانە جا یەکێک لە ڕێکخراوەکان ڕێکخراوی سپاردەیە ئەم ڕێکخراوە باسێکن لەم بوارەیە چیەکەن و چی ناکەن کار و چالەژەکانی ڕێکخراوەکە چییە بەڵام زیاتر دەمانێت جەخت بکەینە سەرەوەی کە پەرەبەدان بەتوانە و لێهاتووی گەنجان لە ڕێگەی ئەو خول و وەرکشۆپ و سیمینارانەی کە بۆیان نەکرێتەوە و بەپێی گرنگی ناوچەیی چ خولێک زیاتر ئەکەنەوە زۆر بەڕێز کاک ڕێڵ عەزیز دامەزێنەر و سەرۆکی ڕێکخراوی سپاردە وەڵامی پرسیارەکانمانەداتەوە کاک ڕێڵ بەخێر بێی ینی بینەرانیش وڵا پێشەوەی باسی خولەکان بکەین بە باسێکی ڕێکخراوەکە بکەین ڕێکخراوی سپاردە چییە و لە چ بوارێکە کارەکە بەڵێ سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە ئێمە وەکو ڕێکخراوی سپاردا ڕێکخراوێکی قازانجنەویستی سربەخۆین سەر بە هیچ حیزبێکی سیاسی ئاینی ئایدۆلۆجینین بەڵکو کۆمەڵێک گەنجی پیشەگەرین لە سۆنگەی خەمخۆری و بەرپرسیارەتیمانەوە هەستاوین ئەم ڕێکخراوەمان دامەزراندووە بە ئامانجی ئەوەی کە بتوانین هاوتەمەنەکانی خۆمان گەنجانی ئەم وڵاتە دەرفەتێکیان بۆ بڕەخسێنین بۆی ئەوانش بتوانن پەرە بەتوانەکانیان بن ئێمە تەرکیزەکەینە سەر خانمان و گەنجان و لە ڕێگەی سەکتەری پەروەردەوە و بەهێزکردنی کەرتی تایبەت کاڵین کەرتی تایبەت لەلایەک ڕەخساندنی هەلی کارە لەلایەکی کەش بتوانین توانەکانیان بەهێزتر بکەین بۆ ئەوەی ببنە خاوەنکاری خۆیان چاویان لە دەستی حکومت نەبێ بەڵکو خۆیان بتوانن ئەو توانایانی کە هەیەە لە خۆیانە بیدۆزنەوە لەلایەک وەلایەکی تریش بتوانن بەهێزتریکەن و بتوانن بسنسێک بۆ خۆیان دامەزرێنن یاخود لانی کەم بە کۆمپانیای لە ڕێکخراوە بتوانن ئیشی لەسەرکەن و ئێمە بەردەوام پرۆپۆسەڵ ئەنووسین بەردەوام با بڵین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە لەگەڵ حکوومەتە ئەوروپیەکانە لەسەر خەتین بۆ ئەوی بتوانین فەند وەربگرین و بتوانین بین لێرە خزمەتی گەنجانی خۆمانی پێ بکەین کاگڕهێڵ بۆچی ویستوتانە فۆکس بخەنە سەر گەنجان بە تایبەتر بۆ گەنجتان هەڵبژاردۆ لەناو ئەم هەموو چین و توێژی کە هەیە پرسیارێکی زۆر جوانە ئێمە بێژگەلەوەی کە بخێنە ئەو لاوە خۆمان گەنجین بەڵکو داینەمۆی گۆڕانکاریەکانە گەنج لە هەموو وڵاتێک ئەگەر تۆ سەیری وڵاتانی پێشکەوتوو بکەی هەر گەنجە داهێنانەکە ئیبداعکات و وڵات بەرەو پێشەوە ئەبە ئەو دایک و باوکم نییە لە سەردەما دایک و باوکیش مختی خۆی ئیشی خۆیان کردو و کاری پیرۆزیان کردو بەڵام لە ئێستاە کوڕکچەکانیانن کە پێویستە و باشترش لەم ژینگەی ئێستاتی ئێگەن کە ئێمە بەرەو ئابوووریەکی تازە دنیایەکی تازە هەنگاو ئەنین وەگە ئەمە لەلایەک وەکو گەنجان کە داینەمۆی گۆڕانکاری ئەرێنەکانن لەلایەکی تریش ئێمە گەر سەیری لایەنی دیموگرافی کوردستان کەین لە سایە 35 بۆ 40 دانیشتوانی کوردستان گەنجن ئەگەر ئێمە 5-6 ملیۆن کەزمی ینی 2 ملیۆن و نیو زیاتر گەنجمان هەیە لەم کوردستانە ئەمە هێزەی کارە ئەمە هێزێکی ئەرێنی جوانەکە هەم حکومەت دەتوانی ئیستیفادی لێ بکە ئەگەر ئیستیفادەشی لێنەکەی خوا نەخواسە لەوانەیە بە عقارێکی خراپا بڕوە بۆ ئێمە وەکو سەرتاوتم سۆنگەی بەرپرسیارەتیمانەوە زانیومانە کۆمەڵێک گاپ هەیە فراخێ لە هەرمی کوردستانە چۆن بتوانین هاوکاری خوشک و براکانی خۆمانکەین ڕۆڵی ئەم نیشتیمانن بتوانین توانەکانیان بەهێزکەین و هاوکاریان باشە وەکو خۆت باس لێوە کرد گەنج دانەمۆی هەموو گۆڕانکاریەکە لە کۆمەلگایە اینجا گەنجانی ئێمە بە جۆرە لە جۆرەکان هەستەکەی بێهیوان اینجا لەگەڵ ئەوەی کە هەندێک لە توانە و لێهاتویان هەیە بەڵام بەبێ ئەوەی کە خۆیان درکیان پێکرد بێت و بیدۆزنەوە تا چەند لە ڕێگای خولەکانی ئێوە توانە و لێهاتووی گەنجان ئەدۆزنەوە طبعاً ئەو خولانی ئێمە بێ بەرامبەرە و لە هەمان کاتیشە خواردنیان بۆ دابین ئەەکەین و شەهادەشیانین و وە کرێ هاتو چۆشیان بۆ دابینەکەین چکە زۆربەی کات گەنج هەیە پارەی پێ نییە لە ماڵەوە بێ بۆ ناوەندەکەمان و بگەڕێتەوە بۆیە ئەوان بەردەوام چاودێری پلاتفۆرمەکانی ئێماکەن سوۆشیال میدیامان بەردەوام ئێمە لەوەوە بڵاوی ئەەکەینەوە چالاکیەکانمان چییە خولی ڕاهێنانەکانمان چییە و بە پێی حەزی خۆی یەت فۆرمێکی ئۆنلاینمان هەیە پڕی ئەکاتەوە کۆمەڵی پرسیاریت هەیە ئەو پرسیارانە
وەڵامەکانی بۆ ئێمە یەکلایی ئەکاتەوە ئەم گەنجە تا چەند نزیکە لەو خولی ڕایەنانی کە ئێمە پێشکەشیەکەین تا چەند خولیایەتی جاری وا هەیە ترینینێک خولی ڕایەنانێک تەنها 20 کورسیمان هەیە ئەبینیت 150 گەنج تەقدیمی کردووە ێ باشە تۆ لە 150 کەسە چۆن ئەتوانی 20 کەس هەڵبژێری ئاسان نییە زۆر کا داوامان لێکرێ جاریوای گلەیشمان لێکرێڵێ بۆچی من هەڵنابژێرێمەوە چەند جارە پڕی ئەەکەمەوە ئەو فۆرمە و داوا ئەکات ئەو خولانە دووبار و سێبارە تازی کەینەوە بۆیان بەڵام لەسەر چ بنەمایە گەنجەکان هەڵبژێرن کاتە لە ناو 150 بۆ 200 گەنجە چۆن ئەتوانن گەنجەکان هەڵبژێرن بۆ یەکەمیان تەمەنە جاری وا هەیە لەو ئێمە زیاتر تەرکیزەکەینە سەر گەنجانی 18 بۆ 26 ساڵ هەر کەسێک لە خوارەوە بیان لەسەر ئەوە بێ با بڵین لە سکۆپی ئیشەکی ئێمە تۆزێ دەرئەچێت بەداخەوە بەڵام لە هەمان کاتیشە ئێمە یین سێری باگراندی ئەو کەسە ئەکیمزانی چی خوێندووە چی ئامانجەکەی چیە ئێوە لە ڕێگەی ئەم ترینانی ئێمەوە بگابەچی ئەوێت ئەم ترینەی کە وەرگرت کورسیەکە جێگەی کەسێکی کەی گرتو بزانانی ئایا مستعقی ئەوەیە جێگەی کەسێکی گرتو ئەم هاتووە دوای ئەو ترینینەکە چکە ئێمە دایم بیرمان لەوە نییە پێش ترینینەکە و یاخود پێش خولی ڕایەنانەکە و دوای ڕاهێنانەکە باش تۆ ڕاهێنانەکە وەرگرت ئامادەی چی بکەی بۆ ڕاهێنان هەر ئەوەیە هاتووی 8 ساعت ڕۆژێ دوو ڕۆژ کات ئەبیت کات بەسەر ئەبیت یاخود بە فعلی مەبەستە و ئامانج دەبتەوێت ئەو خولا خۆتی پێدەوڵەمانکی لە ڕووی زانست و معریفەوە لە هەمان کاتیشە بتانی بیبەخشیتەوە بە کۆمەلگا و بیبەخشیتەوە بە خێزانەکەت بتانی ئیشێکی لەسەر بنیاد بنی ئەمانە هەمووی خاڵی گرنگن کە ئێمە تەرکیزیەکەین لەسەر بەپێی گرنگی پێداویستی ناوچەیەک خول ئەکەنەوە ینی چۆنی ئەزانن کە بۆ نمونە لە گەرمیان و بینومانیان لە گەرمیان و چەمچەماڵ و ڕانی و ئەمانە خولتان کردوتەوە ڕاستە بەپێ ئەو ناوچانە خولەکەنەوە یان بەڵێ توێژینەوەی شتێکتانەیە پێشوەخت بزانن چی پێویستە بۆ گەنجی و ناوچەیە ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەندین کەمپینی جۆرا و جۆرمان کردووە کە لە گەنجانەوە بۆ گەنجان بۆ ئەم کەمپینانان لەسەر هەلی کار بۆ گەنجانی کۆ کردوتەوە خاوەنکارەکانی کۆ کردوتەوە لەلایەک ئەمانە بۆمان دەرکەوتووە کە گەنجان خۆیان داوای چی ئەکەن و لەلایەکی تریش ئەمە ئەو ناوەندانەمان هەیە لە ڕانیە و چەمچەماڵ و هەڵەبجە کە گەنج هەر خۆیان خەڵکی ئەو شارانە گەنجانە شارانە خۆیان ئەیبن بەڕێوە بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ گەنجانە لەگەڵ خاوەنکارەکانە لەگەڵ بازارە ئەزانن چیان پێویستە لەلایەکی تریش لەسەر ئاستێکی تۆزێ باڵاتر ئێمە بەرداوام ئەخوێنینەوە بەرداوام لە پەیوەندیان بزانین جیهان بەرەو کیوارڕوا کوردستان بەرەو کیوارڕوا ئێمە نابێت تەنها تەرکیزکەینە سەر ئەو ڕاهێنانانەی کە 15 ساڵەمەوە پێش وتراوەتەوە بەڵکو دنیای دیجیتالە ئەلکترۆنیە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە ڕۆژڕە ئەبێ ئێمە گەنجەکانمان لە ئێستای ئامادەکەین بۆ 15 ساڵی ترکات ئێمە بێ لە 10 ساڵی تر چی لە ڕێیە بیخوێنینەوە جە لە ئێستا بین گەنجەکانمانیان بۆ ئامادەکەین ناوڕۆکی خولەکان زیاتر چینەوەی کە بۆی بزانین گەنجێکی ژەبێتە کە ڕەنگە ناوی ڕێکخراوی سپاردەی نەبیست ڕاستپاردەوانە سپاردە نەیبیست بێ یان نەزانێت چۆن پەیوەندیتان پێوە بکە و ئەشێ بزانە خولەکانتان زیاتر لە چ چوارچێوەکە بەڵێ خولەکانی ئێمە زیاتر لەسەر بەهێزکردنی توانای گەنجانە بۆی پشت بە خۆیان بەستن لەسەر پێی خۆیان بوەستن یەکێک لەوانە ئەوەیە چۆن بسنسی خۆم پرۆژەیەکی خۆم کارێکی خۆم دەست پێ یەکەم ئەمەش پێش کاتووە لە کۆمەڵێک کۆرسی جۆرا و جۆر ئێمە دابشمان کردو بەسەر چەندین کۆرسە بۆ نمونە چۆن بسنس پلانێک ئەنووسیت چۆن مارکتینێکەکە دیجیتال مارکتینەکە ئێستا دنیای مارکتینە و لە ڕێگەی سوشیال میدیاوە چۆن سوشیال میدیا ئەبێ بەڕێوە چۆن لە ڕووی فکرێکی هەیە پێش ئەوەی بگەیتە بسنس پلانەکە ئەبێ کۆمەڵی هەنگاو هەیە بینەی بۆی بتانی بگەی بەوەی کە ئەم فکری من چۆن توانم بە بازاری بۆ بکەم یاخود بازارگەری بۆکەم و ببێتە بسنسێکیش بە فعلی چکە جاری وا هەیە فکرێکی هەیە بەڵام تو ناتوانی نمونەتان هەبوو کاکە وەرکشۆپی لای ئێوە بینی بێ چوو بێتە سەرکاری خۆی و بەڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردوو نمونەیەکمان هەیە لە هەڵەبجە ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی IOM فەندی پرۆژەیەکی کردین ئێمە کۆمەڵێک گەنجی ئەو دەڤەرەمان هێنا ئێمە تەمەنها ئەمانتوانی 30 گەنج وەربگرین و خولی ڕایەنانیان بۆ بکەینەوە
بەڵام نزیکەی 1200 گەنج تەقدیمی کردبوو. ئەم گەنجانەمان هێنا خولی ڕایەنانی چڕمان بۆ کردنەوە لەسەر ئەوەی چۆن بیتە خاوەن بزنسی خۆ، چۆن بزنس پلانە نووسی و دواتر چۆن ئیدامی ئەدەی و دواتر ئێمە هاوکاری مادیشمان کردن بۆ ئەوی بزنسەکانی خۆیان دامەزرێنن. زۆربەی زۆری خۆشبەختانە خانمان بوون کە بزنس پلان با بڵین بزنس پلان کۆمپیتیشنی پێڵێن با بڵێن پێشبڕکێیەکە لە بینی ئەو بەشداربووانە پێشبڕکێ لەسەر ئاسی بزنس پلانەکانیان و کۆمەڵی خانم بردیانەوە ئێمە هاوکاری مادیشمان کردن بۆی ببنە خاوەن بزنسی خۆیان. زیاتر ئەوەی ئەوان لەو دەڤەرە لەسەر مۆزوعی فاشن بوو، جلوبەرگی خانمان بوو. زۆر باشە. کاگڕاهێڵ ڕەنگە گەنجی ئێمە ئێستا کە گوێی لە ئێمە بێ بڵێ وا خولی شمبینی خۆ لێرە نەدامەزراندن هەیە نە بڕەپارەیەکی لەو شێوازە لە باخەڵمایە کە بتوانم دوجار بزنسێک و کارێکی خۆمی بێدانم بە جۆرە لە جۆرەکانەوە پێشترتم گەنجی ئێمە تۆزێک بێ هیوا بووە. ئێوە چۆن ئەتانێت جارێکتر هیوا ببەخشنەوە بە گەنجان لە ڕێگای خولەکانتانەوە؟ ڕاستە خۆی گەنجان لەلایەکەوە ئەبێ لیان تێبگەین و ناحەقیان ناگرین بێ هیوا بوون، چونکە کە گەنج ڕوئایەکی نەما یان نەیبوو بۆ ئایندا هێدی بێ ئومێدی و بێ هیوایی هێخەی ئەگرێت و لە هەمان کاتیشە بێهیوا ئەبێت. بەڵام ئێمە هاتوین چیمان کردو؟ هاتین ئەو فەراغی کە بۆی دروست بووە بەدیلێکی ئەرێنی پێشکەشەکەین. بەدی لە ئەرێنەکە چیە خولی ڕایەنانەکەیە ئێمە بەردەوام لەگەڵیشان ئەبین دوای ترینینەکان بۆ بەشێک لەو ڕاهێنەر لەو بەشداروانی کە لەگەڵمانان لەگەڵیان ئەبین کۆچیان ئەەکەین منتەرشیپیان پێشکەش ئەەکەین بۆ ئەوەی هەر ئەوە نەبێت ترینینەکە بێ بەڵکو لەگەڵیشان ئەمێنینەوە و نمونەشیان ئەینێ ئەڵێن لە ناو ئەم ژینگەی کوردستانە کە بێهیوایی هەیە بەڵام تو ئەتوانی ئەم نمونەی ئێمە ئەم خولی ڕایەنانی کە ئێمە لەلای ئێمە بینیوتە ئەتوانی لە ڕێگەی ئەو نێتوەرکی کە دروستە کردووە چکە کۆمەڵێک گەنجیان بۆ یەکەمین جارە یەکتری ئەبینن پەیوەندی دروستکەن وەتساب گروپیان بۆ دروستەکەین بۆی لە پەیوەندیا بمێنەوە لەگەڵ یەکتریا ئەم فکرێکی هەیە ئەو فکرێکی هەیە پێکەوەیان بزنسێک بۆ خۆیاندا ئامەزرێنن. زۆرترین داواکاریەکانی گەنجانی ئێمە چیە؟ بۆ نمونە ئێوە بەرکەوتەتان زۆرترە لەگەڵ گەنجانە ئەوان داوای چیەکەن؟ بۆ نمونە ئەیانەوێ چ جۆرە خولێک یاخود چ پێشنیارێکیان هەیە بۆ ئێوە بۆ ئەوەی کە ئەمان دوجار توانن لەناو کۆمەڵگای خزمەتێکی باشتر بکەن؟ بەڵێ وەڵا گەنجان تەمان تەماعیان زۆرە بەتموحن بەڵام ئەگەر پۆڵینی کەین یەکەم شت هەلی کارەکەیە چونکە هەلی کارەکە دەرگایەکە بۆ دنیایەک با بڵین اختیاری تر بۆ دنیایەک هەلو دەرفەتی تر بە دەرەجەیەک هەلی کاریان ئەوێت بە دەرەجەی دوو خولی ڕاهێنانەکانە چونکە ئەزانن کە لە زانکۆ لە پەیمانگا ڕۆژە لە ڕۆژان کە خوێندویانە منهەجێکیان خوێندووە کە لەگەڵ ڕۆژگاری ئێستایان ناگونجێت گاپێک ئەبینە بۆ نوە CV نووسینە شتێکی سادەیە بۆ نمونە بەڵام ئەو ئەوێ سیڤەکەی زیاتر بەهێزکە ئێمەین لە ڕێگە ئەو خولانەوە هاوکاریەکەین داخوازی تریان ئەوەیە کە لەم جۆرە ئاکتیڤیتی و چالاکیانانیان بۆ بکرێت چکە لەو شارانی کە تۆزێ دوورە دەستن و ئێمە ئیشی تیاکەین ئەلە چالاکی نییە نازانین بەیانی تا ئێوارە چی بکەین پێویستمان بە ئێنتەرتەینمنت هەیە پێویستمان بە مەشغوڵێت هەیە بۆ منە لەوانێ سینەمایەک نەبێ ڕووی تێ بکەن ئێمە بۆ ئەوەش هاتوین کۆمەڵێک با بڵێن یانەی نافەرمی کۆمەڵایەتیمان بۆ دروست کردوون هەر گەنجەکان خۆیان ئەیبن بەڕێوە بۆ نمونە یانەیەک هەیە هایکینە شاخەوانی خۆیان ئەچون شاخەوانی ئەکەن ئێمە یاین پیانەڵێەوە هۆڵمان هەیە فەرمو بێ بەرامبەر ئەتوانن کۆبوونەکانتان لێرە بکەن فەرمورن لێرە ئێوە گەنجیتر لە خۆتان کۆ بکەنەوە ئەتە گەنجەکانمانێت تەنها کەسانی وەکو ئێوەیە کە بیان جوڵێنتوانن دەستانمانجی زۆر ڕاستە دەستان خۆش بێ سپاس دەکەین هەمیشەر ئاوا خزمەتی گەنجام بکەن چونکە ئەوان گۆڕانکاری لە دەستی ئەوانەیە دەست چاو خۆش زۆر سپاس بەڕێز